بەس معنای ئەوەش نیە ئەمە خێرە دەکەین ها ئەمە نەماگوتێ بەس ئەمە خێرە دەکەین یعنی برێن بەتەنها ئەمە خێرە دەکەین یان بەس خێر لێرکوانێ نا خێر زۆر زۆر فراوانە خێر زۆر زۆر گەورەیە خێر زۆر زۆر گەورەیە ها لۆیەکە من حەزم لێ هەمووتان سەفەر بکەن هەمووتان بڕۆنە دەری وڵات ببینن چونکە هەتا نەچێ دەری وڵات تێناگەی دنیایان ئەوها لە نییە کە ئەو دنیای ئەنگۆدیتیتان لەناو کتابان وەرنە دەرێ زەحمەت نەبی وەرنە دەرێ ژیانی بخینن دەمەوێ فێر ببن ئەوەی خوێندیتان بیکەنە کردار بیکەنە پێشی و قیامەت چونکە ئەوچی دەمرین دەزان یەکەم شتمان لێ دەکەن دەمان شۆن درێن با لەو دنیای پیسێخایانی کەین ئەو زەفرەمان دەنە بن خۆری هەمومان دەشۆن دەزانین ئەو دەچینە بن خۆری وازحە چونکە لۆ ئەو دنیاە ئەو هەلە نییە کە خەڵک تێگەیشتە لۆیەکە دنیا وەکو خۆی تێبگەن عجبا لأمر المؤمن إن أمره كله خير بەڕاستی لە خۆشیدای شکرانە ژمێر بە لە ناخۆشیدای سەبر بگرن هەردوو شێر تەواو دەبی مهم دە لە سەردەی بینن مهم ئەوەیە کاتەکانتان بە فیڕۆمەدەن کات زۆر زۆر گرنگە کات زۆر زۆر گرنگە دێن لێرکوانە ئیستیفادە بکەن معلومات وەربگرن پرسیار بکەن خۆتان فێر بکەن خۆتان معقولە دەتانی لە هەموو شتەکان پرسیار بکەی ئەمە هەموو سۆرک بەشەکانمان مخەول کردینە کەوا زۆرترین جوابی پرسیارەکانتان بدەنەوە بێتاقەت نەبین لە پرسیارەکانتان تێتان بگەێنین فێرتان بکەین وازحە و خزمەتتان بکەین تاوەکو ئەمە ببینە عائیلەی گەورە بە هەمومان خزمەتی شاری هەولێر و کوردستانی بکەین لە میهرەبانی کەس مەسئول نییە هەمومان خزمەتکارین ئەمە خزمەتکاری نەخۆشانین ئەمە وها خۆمان فێر کردیە ئەمە مەمنونی نەخۆشینە کە بێتەکنمان چونکە ئەو نەخۆشیە مەزدەری خێرە هەم خێری دنیاە هەم خێری قیامەتێ ئەگەر لە دنیاش پارەی لە نەستینین لە بۆ قیامەتێ دەبیتە خێرە بۆمان لۆیەکە لەکنەمە لە نقطەی هەرە سەرەکی نەخۆشە میهرەبانی لەگەر نەخۆشان بەڵام ئەومان لەبیر نەچی میهرەبانترین لەگەر کارمەند و دکتۆرەکانی خۆمان چونکە دەرێتن هەتا مار پێویست بیتن مزگەفت بەتارە میهرەبانی دڵسۆزی و لێزانی